سەحنخانەی باقی تکایە. سڵاو ڕێز ئەم کاتتان باش هیوادام کە ماندوو نەبن هەتا ئێستا باسی بەشداربوونتان دەکەم و دەستخۆشی خۆشم ڕاستی ناوەندی دیالۆگ دەکەم بۆ ڕێکخستنی ئەم دەرفەتە هەنگاوێکی گرینگە و زۆرجێ خۆشحاڵیە کە لە سێومین ساڵیادی بزوتنەوەی ژنجیان ئازادی لایەنە سیاسیەکانی کوردستان توانیویانە پێکەوە لە سەر بابەتی بەرحاڵ و شتانی کە ڕووی داوت بە بزوتنەوەی ژنجیان ئازادی و دۆخی ئێستاکەی کۆمەڵگەی ڕۆژهەڵات کۆ ببنەوە. من پێم خۆشە ئەو باسەکەی خۆم سەرەتا بە یادکردن لە ژنانی خۆڕاگر و خەباتگەری کورد کە ئێستا لە زیندانەکانی کۆماری سێدارە لەژێر زەبر و زەخت و زەنگن لە زەینەبی ژەلالیان یاد بکەم وەکو یەکێک لە کۆنترین ژنانی زیندانی سیاسی کورد و لە ئێرە لە ئاستی ئێرانیش بەگشتی لە وەریشە مرادی و پەخشان عەزیزی کە لەژێر حوکمی سێداران لە سلێروە پۆل محەممەدی مامۆستای زمانی کوردی لە هاجەر سایدی خەبات چالاکی کرێکاری و ژنانی دیکەش هەروەها کە ئێستا ڕەنگە لەوانەیە من بەبیریان ناویان نێتە بیرم و لە هەمویان یاد بکەم و پێیان بڵێن کە هاوپەیمانی خەباتیانین و هەروەها لەو دەرفەتەش کەڵک بگرم کە ڕخنەیەک ئاراستەی کۆڕەکە بکەم کە لە هەردوو پەنێلەکە لە بەیانی هەتا ئێستا لە نێوان 13-14 پەنەلیست و کەسانی کە بەشداریەکەن تەنها 3 ژن بەشدارن ئەمە بە تەواوەتی لە ئەمە بە تەواوەتی بەڕاستی لە دژایەتیە لەگەڵ ئامانجەکانی بژوتنەوەی ژنجیان ئازادی و لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە هەمووتان لە هەموو لایەنە سیاسیەکان لە بەشی یەکەمی پەنێلەکە بە دروستی ئاماژەیان پێکرد هەندێکیان هەرچەند ئاماژەهایەکیان کرد کە لە ڕاستی تا ئەوەش بۆ خۆی دژایەتی هەیە لەگەڵ ناوەڕۆکی بژوتنەوەی ژنجیان ئازادی وەکو ئەوەی کە حیجاب پرسی ژنی کورد نییە یان ئەوەی کە پرسی ژن و پرسی چاوسانەوەی ژن هەڵاواردنی ڕاگەزی یان پیا و سالاری پرسێک نییە کە لە ناو کۆمەلگای کوردستان ئابوونی نەبێەوە ئەوە دروست نییە کۆمەلگای کوردستانیش ئستثنایەکی نییە وەکو هەر کۆمەلگایەکی تر وەکو ئێران وەکو ئاڵمان فەڕەنسا هەموو وڵاتێک لە ناو خۆیان کۆمەڵێک پێکهاتەی هەیە کە ژن دەچەوسێنێتەوە و ئەبێ ئەم شتە لە ناو سیاسەتی حیزبەکانە ڕەنگداتەوە بەرەو سیاسەتێک بچن کە لایەنی دموکراتیکەکەی یەکسانی جنسیەتی و یەکسانی ڕێگەزی لە ئاستی پراتیکە بەخۆی ببینەوە تەنها گوتار نەبێ و لە ئاوادۆخێک کە ئەوە نەبێ کە بەرحاڵ ژنەکان تەنها لە ئاستی سمبولیک و دووسێ کەس حضوریان ببێت و بەداخەوە کە کەسێک نەبێ ئیمڕۆ بە تایبەتی لەسەر پرسی ژنان قسە بکات و گۆڕانکاریەکانی وایە بزوتنەوە. جایستا دوای ئەمانە من باسەکەی خۆم دەست پێ یەکەم بەرحاڵ بە حوکمی فیلدێکە تایە کارەکەم و خوێنم ئابووری من هەوڵ دەدەم لە سونگەیەکی ترەوە باسەکەم خەمە بەڕوو و دەست بخەمە سەر لایەنێکی تر لە پەیوەندی نێوان دەسەڵات و پەیوەندی نێوان دەوڵەتی مەرکەی دەوڵەتی داگیرکەری ئێران و کوردستان بە تایبەتی لە ئاستی ئابووریەوە لە لایەنی ئابووریەوە ئەوەی کە چۆن ڕوبەڕوو ئەبێتەوە لەگەڵ بزوتنەوەی کورد و چۆن لە ڕاستی داگەرێکی ئاستی خەبات مەیدانی خەبات و جۆری چالاکی حیزب و لایەنە سیاسیەکان بەرکەس بکات و لە ڕاستیدا بۆ خۆی کۆمەلگا داگیر بکات بۆیە من ئەمەوێ جەخت بخەمە سەر سیاسەت و لە ڕاستیدا ئستراتێژی سولتەی ئابووری جمهوری ئیسلامی ئێران لە کوردستان بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی کورد بزوتنەوەی ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد و بۆ ئەمەش دەستە خەمە سەر یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی کۆمەلگای کوردستان بێگومان کۆماری ئیسلامی سیاسەت و ئستراتێژی ئابووری بۆ دەسڕاگرتن بەسەر کۆمەلگای زۆرە بەڵام من دەستە سەر یەکێک لە تایبەتمەندیەکانی دانم کە پەیوەندی هەیە لەگەڵ بزوتنەوەی کورد ئەویش دەستە سەر سنوورەکان دائەنم سنوورەکان کە یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەلگای کوردستانن سەرڕایەوەی کە بەرحاڵدا بەشکاریەکی ژێوپۆلیتیک و ژێوگرافیکیان بۆ کوردستان بەدی هێناوە و تایبەتمەندیان پێداوە لە ئاستی سیاسی کۆمەڵایەتی ئابووری و کولتوریە بەڵام دائیمەش ئەمە وەکو تایبەتمەندیەک پەیوەندی نێوان دەوڵەت و بزوتنەوەی کوردی دیاری کردووە بوو دەست لەسەر سنوور دانێم بە دوو هۆکاری تایبەت یەک ئەوەی کە سنوورەکان ئەو نەهاد و پێکهاتەیان کە لەوێدا هەم دەوڵەت پێکتێ هەم بازار کەواتە لە ئاستی ئابووریە گرنگیەکی تایبەتیان هەیە و بە شێوازی مێژوویش لە زانستی ئابووریە ئێمە ئەڵێن ئەگەر لە سنوورەکانە بتوانین لە ڕاستیدا بازرگانی بکەین بەر بە شەڕەتوانین بگرین بەر بە ململانێ توانین بگرین و ئەتوانین دەسەڵاتی دەوڵەت بەهێزتر بکەین
لایەنی دوومی تایبەتمەندیەکەی بوو بزوتنەوەی ڕزگاری خوازانە لە جۆری بزوتنەوەیەکە کە لە کوردستان لە جەریاندایە بزوتنەوەی کە کۆمەڵێک حزبی هەیە و ئەم حزبانە هەمباڵی سیاسیان هەیە هەمباڵی چەکداریان هەیە و هەم بە تایبەتی لەو دیوی سنوورەکەەوە ئێمە گروپێک لە ڕاستیدا بەشێکی تر لە خەڵکی کورد لەو دیوی سنوورەکەن و ئەمە تایبەتمەندیان هەیە بۆ بزوتنەوەی کورد هەم ئەو لە ڕاستیدا هەم ئیمکانی خەبات بە چالیشکێشانی هێزی دەوڵەت پێکترن هەمیش ئەوەی کە کۆمەڵێک یارمەتی لۆژیستیک مادی و لە ڕاستیدا ئیدۆلۆژیک لەلایەن لە سنوورەوە هەم لە لایەن خەڵکی ڕۆژهەڵات ئەوانەی کە ناوچە سنووریەکانن و هەم لەو دیوی سنوورەوە بۆ بزوتنەوەکە دابین بکات کەواتە دەوڵەت دایمە لە سنوورەکانە ڕوبەڕووی قەیرانێکی جدیە لە کوردستان ئەویش ئەوەیە کە دەسەڵاتەکەی ئەتوانێت ڕوبەڕووی لاوازبوون بێت و بۆ ئەم کارش بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم مەسەلە بێتەوە کۆمە ئیستراتیژی ئابووری هەیە لە ڕاستە دەوڵەت بۆ داگیرکردنی کوردستان بۆی کە بەر بە پەرەسەندنی بزوتنەوەکە بگرێت تەنها لە زەبر و زەخت و لە توندوتیژی ئۆریان کەڵکوەرگ ناگرێت لە ئابووریش کەڵکوەرەگرێت و دیسکۆرسی ئابووری و سیاسەتهای ئابووری خاتە گەڕ بۆ ئەوەی کە بە پێچەوانەوەیەوەی کە لە ڕاستیدا بە چەک و بە تۆپبارانکردنی ڕاستەوخۆ بێت حزبەکان لاواز بکات لە ڕێگای ئابووریەوە ئەو کارە ئەکات. بۆچی ئەم بابەتە گرینگە ئەگەر بۆ خۆتان هەموو حزبە سیاسەکان لێرە زانن دوای بزوتنەوەی ژنجیان ئازادی بەرحاڵ چەند دەسەڵاتی ئێران بارگای حزبەکانی تۆپباران کرد دواتر گوشارێکی زۆری هەناردووە هەندێک لە حزبەکان ناچار بوون بڕێک لە ئەندامەکانیان بارگاکانیان جێبەجێ بکەن و تەوافقنامەیەکیش لە ساڵی 2023 لە نێوان ئێران و بەغداد دەواژۆ کرا لەبەرەوەی کە بەرحاڵ حزبەکان چەک بکرێن شتێکە سەرنجڕاکێشە وەسە کە دواتر لە ساڵی 2024 پزیشکیان کە ئەگەیتە دەسەڵات و سەردانی بەرحاڵ باشوورەکان پێداگیریەکی زۆرەکە لەسەرەوەی کە ئێمە بە هاوکاری ئابووری دەتوانین پەیوەندیەکانمان چڕووپڕتر بکەین. ساڵی 2025 کە بەهاری ئیمساڵ بێ هەموو چوار پارێزگای بەرحاڵ پارێزگاکانی باشووری کوردستان سەردانی ڕۆژهەڵاتی کوردستانیان کرد و لەوێ 12 دانە تەواوەتنامەی هاوکاری هاوبەشیان ئیمزا کردووە کەواتە لێرە شتایەکی زۆر معنادار خەریکن ڕوو ئەدەن یعنی هەم ئێمە گوشارێکترین بۆ سەر حزبەکان لەو لاشەوە لە ئاستی ئابووریەوە خەریکن ئەچینە پێشەوە بۆ ئەوەی کە تەنها مەجبور نەبین ناچار نەبین کە لە ڕاستیدا لە توندوتیژی لە تۆپباران ئیستفادە بکەین لە بواری ئابووریشەوە بۆ دەوڵەتەمە ئاسان نییە کە دائیمە بە تۆپبارانکردن بە چەک ڕوبەڕووی ئەم بزوتنەوە بێتەوە. ئەو کارێکی ئەم شتێکە من لێرە لەگەڵەوە هاوبەشێکم لە ڕاستیدا بەشێکە لە لێکۆڵینەوەیەکە لە تێزی خۆمان لەسەری کارەکەم بەڵام شتێکە من بۆم دەرکەوتووە وەسە کە کۆماری ئیسلامی لە ساڵەکانی 2000 بۆ ئەولاوە بە تایبەتی و دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی ئابووری تایبەتی لە سنوورەکانی کوردستان دەستەبەر کردووە. من بۆ لە تێگەیشتن لەمە ئارشیڤەکانی سازمانی بەرنامە بودجەم خواندووە بۆ ئەوەی کە بزانم لە بەرنامە تەوسعەکانیانە چیان کردووە و چۆن پێگەی سنووریان دیاری کردووە و چۆن لەگەڵی ڕوبەڕوو بوونەتەوە. شتێکە زۆر سەرنجڕاکێشە ئەوەسە کە بە تایبەتی لەسەر سنوورەکان لە دوای دروستبوونی هەرێمی کوردستانیش لەسەرەوە جەخ کراوە کە ئێمە ئەبێ لە سنوورە دوو ڕەهەن ببینە پێشەوە هەم لە ئاستی ئەمنیەتیە و هەم لە ئاستی ئابووریە ئابووری و گەشەی ئابووری وەکو ئامرازێک بۆ کۆنتڕۆڵ بەکاربێن ئەمانە دەقا و دەق وەکو وشە هاتوون لە ناو بەرنامەکانە کە ئێمە ئەبێ مەرز بتوانین کۆنتڕۆڵی بکەین و بە تایبەتی خەڵکی ناو گوندەکان ئەمە زۆر تایبەتێکی گرنگی بووە لە ناو بەرنامەکانە ئاماژە پێکراوە کە ئەو خەڵکانەی کە پەراوێزرابن ئەبێ ئەدغام بکرێن ئینتەگریت بکرێن لە ناو ئەو بەرحاڵ ئەو گۆڕانکاریە ئابووریانە ئێمەش ئەزانین لە خەباتی کووردا بە شێوازی مێژووی گوند گرینگە هەم وەکو فەزای خەبات هەم وەکو بەستێنێک کە هێزی خەباتی بۆ حیزبەکان دیاری کردووە. جا بۆ ئەوەی کە ئەم سیاسەتە بباتە پێشەوە بەرحاڵ جمهوری ئیسلامی ئەو کارێکە کردی وەسە کە کۆمەڵێک نەهاد و ڕێکخراوەی دامەژاندووە لە سنوورەکان بۆ ئەوەی کە هەم بتوانێت لە ئاستی ئابووریا پەیوەندی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان تەقویەت بکات لە ناوچە هێزی خۆی بەرحاڵ لە هەزی ئابووری بباتە سەر و نیازە ناوخۆیەکانی خۆی وەڵامباتەوە هەمیش حەزبی بەرحاڵ بزوتنەوەی کورد کۆنتڕۆڵ بکات لەو ڕێگاوە ناڕاستەوخۆ چالاکی حیزبەکان چالاکی بەرحاڵ لایەنەکان کۆنتڕۆڵ بکات. ئەو شتێکە زۆر سەرنجڕاکێشە لە ساڵی بەرحاڵ 1994 بۆلاوە کۆمەڵێک بەڵێن گۆمڕۆک و بازارچەی مەرزی دامەزراون. ئەم گۆمڕۆک و بازارچە مەرزیانە لە ڕۆژهەڵاتی کوردستان نزیکەی ئەگەر توێتوان بڵێن 14 نەهادی مەرزی هەن کە هاتوچۆ و گواستنەوەی شتومەک کۆنتڕۆڵەکەن
وأمانة نەک تەنها هەر لە ئاستی بەرحاڵ ئەمنی و ئابووریش گرنگن بەڵکو لە ئاستی قازانجیش بۆ جمهوری ئیسلامی زۆر گرنگ بوونە شتێکی کە سەرنجڕاکەشە بۆتان بڵێمەوەیە کە 45% هەناردنە دەرەوەی شتومەکی ئێران و شتێکی لە ئێران بەرهەمتەی لە ڕێگای گۆمڕۆکی پەریسخانەوە جێبەجێ بێت کەواتە سنوورەکانی کوردستان پێگەیەکی یەکجار تایبەتیان هەیە لە نۆ گۆمڕۆکێکە لە بەرحاڵدا ڕێڵێن لە باکوور تا باشووری ئێران هەیە و لایەنی ڕۆژهەڵاتی ئێرانیش لە خۆیەوە ئەگرێ لە ئاستی سنووری مەبەستمە 6یان لە ڕۆژهەڵاتی کوردستان کەواتەش ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاستی هەم ئابووری هەم استراتیژیک بۆ دەسەڵاتی ئێران زۆر گرنگە و بۆ ئەوەی کە بتوانێت بەرحاڵ مانەوەی خۆیشی مسۆگەر بکات بەتایبەت لە دوای سەردەمی بەرحاڵ دیاریکردنی تەحریمە نێونەتەوەییەکان سنوورەکانی کوردستان ئەوەندەی تر گرنگ بوون و وردە لە ڕاستیدا بۆ نمونە لە دوو ئاستا مەسەلەن بازاڕی ئەرزی سلێمانی بوو بە ئەو شوێنەی کە لە ڕاستیدا یەکێک لە شوێنە سەرەکیەکان کە ئەرزی نێوخۆی ئێرانی دابین کردووە ئەمە یانێت چیە لێ ئەم سنوورانە لە لەحاظی ئابووریشەوە بۆ حەیات بوومانەوەی لە دەسەڵاتی ئەم ڕژیمە گرنگ بوون کەوابێ پرسیارەوەسا ئەم ڕژیمە بۆی کە بمێنێتەوە ئایا بارحڵی چۆن بۆ کە دوای 45 ساڵ توانیوە درێژە بە زۆر جا لەوانەیە لە خۆتان پرسیتان بێت کە باشە سەرڕای ئەم هەموو قەیرانە ئابووری چۆن نەتوانێت درێژە بدا بەکارەکەی سنوورەکانی یارمەتیان داوە و سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم بابەتەوە زۆر گرنگ بوون و بۆی کە بتوانێت لە سنوورەکان کەڵک وەربگرێت گوشاریشی خستوتە سەر هەرێمی کوردستان لەلایەکی دیکەوە کە هیچ جۆرە جوڵانەوە و بەرحاڵ ململانەیە کێشەیەک لە سنوورەکانان نەبێت بۆ ئەوەی کە ئەو پەیوەندی ئابووریانە بتوانێت درێژەیان هەبێت و بە زمانە ئابووریەکەی ئەو سۆباتە بتوانێت داهاتەکە بۆ ڕژیم دابین بکات کەواتە لێرە ئەو لە ڕێگای ئابووریەوە بە شێوازێکی ناڕاستەوخۆ دەسەڵات وشاری خۆی ئەخاتە سەر حیزبەکان شتێکە تایبەت یعنی تایبەتمەندیەکە لە دوای بزوتنەوەی ژێژیان ئازادی ڕوویداوە ئەوەسە کە کۆماری ئیسلامی بۆی کە بەرحاڵ سنوورەکان وای لێ بکای تر بۆ حیزبەکان و بۆ لە ڕاستیدا تەنانەت بۆ خەڵکێکیش لەم دێ و لەو دێوی سنوورن هیچ جۆرە ململانەیەک جێی بەرحاڵ پشتگیری نەبێ ئەبێ لە ڕێگای ئابووریەوە تێکەڵی شەبەکەیەکی بەرحاڵە تجارەتی ناوچەیان بکات لە ئەو تەفاومنامە 12 تەفاومنامە کە واژۆ کراوەوە من زۆریش گەڕام بزانم خاڵەکانی چین بەڵام هێشتا بڵاو نەبووەوە کە خاڵەکانی چین ئاستی هاوکاری لە ئاستی دەوڵەتەکان پەرەی سەندووە و هاتووەتە ئاستی شارەوانیەکان و پارێزگاکان یعنی دەسەڵات ئەیەوێت نەک هەر دەوڵەتەکان تێکەڵ بوون بەڵکو خەڵکیش بە تەواوی تێکەڵی ئەو پەیوەندی ئابووریانە بن و ئەو پەیوەندی ئابووریانە وای لێکا بەرحاڵ ئەرێ ئەگەر دوای لێبێ وردە ژیانی خەڵکی سەر لەو بەشە دابین ئەبێت و بەرحاڵ گواستنەوەی شتومەک ئەبێ بە لایەنێکی بەهێزی ئابووری کوردستانی تر لە قازانجی کەس نییە کە لە سنوورەکانە جوڵانەوەیەکی بچووک ببێت تەنانەت ئەتوانێت خەڵکی خۆشمان بکا بە دژبەری حیزبەکان دژبەری بەرحاڵ هێزەکانیان کە ئێوە ئەگەر نائەمنی یەک ڕۆژ نائەمنی ئەتوانێت ئەوەندە مەسەلەن زیانی تێچووی ئابووری بۆ ئێمە بێت و ئەمە بەرحاڵ وەکو کارتێک دەسەڵات لە هەردوو لاوەلەی کەڵکی وەرگرتووە بۆچی گرنگە ئێمە لایەنە ئابووریەکانی دەسەڵاتیش ببینین بۆ ئەوەی کە تۆزێکیش دواتر هەڵگەڕێنەوە بۆ لای خۆمان لە ئەوەی کە لە کوردستانە چێوەدات یەک واقعیەتی ئەوەسە کەیتر باشووری کوردستان بۆ ئێمە پێشتی جبهە نییە وەکو پێشوو حیزبەکان بۆ خۆیان زۆر تەنها یەک داخەتەوە یەکەم حیزبەکان بۆ خۆیانەوە زۆر باش ئەزمونیان کردە و ژیاون بەڵام ئەبێ ئەوەش لەگەڵ واقعیەتەش ڕوبڕوو بوون کە ئێمە ناوێت تەسویرێکی غێرەواقعیمان لە هێز و توانای خۆمان هەبێ و بزانین کە لە ناوچەکە کۆمەڵێک پەیوەندی ئاڵۆستری ئابووریش لە جەریاندایە کە وەکو لە ڕاستیدا فاکتۆرێک لە بەرامبەر پەرەسەندنی بزوتنەوە خەباتی کوردەکان ئەویستن و حیزبەکان ئەبێ لەو لایەنیشتە بڕوانن و لەو بابەتەوە ئاگایی و وشیاری هەم بۆ خۆیان تەقویەت بکەن هەم بە خەڵکیش بکەن زۆر سپاس بۆ گوێگرتنتان